من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد مسلمانانی بەڕێز و خۆشەویست ڕۆژێکیان پیاوێک ئەچێتە ناو شاری مەدینە فإذا هو برجل قد اجتمع عليه الناس فقال من هذا؟ فقالوا أبو هريرة فدنوت منه حتى قعدت بين يديه وهو يحدث الناس فلما خلا وسكت پیاوێک ئەچێتە ناو شاری مەدینە سیر دەکات لە ناو شاری مەدینە زەلامێک خەڵکی هەمووی دەوریان گرتووە ئەم زەلامەش پرسیار دەکات دەڵێت ئەوە کێیەکەوە خەڵکی هەمووی دەور و پشتی گرتووە فەرموویان ئەوە سەحابەی پێغەمبەری خوایە محەممەد صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرەیە دەڵێت فەدەنەوت منه نێزیک بوومەوە لێی تا وەکو ڕۆشتم لە بن دەستی دانیشتم کە دەڵێ دانیشتم لە بن دەستی دوای ئەوەی کەوا قسەکەی تەواو کرد و خەڵکی لە دەور و پشتی نەمان پێیم وت ئەی سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکم بۆ بگێڕەوە کە تۆ لە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم بیستوتە وەلێی تێگەیشتووی دەڵێ پێمی فەرموو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرموویەتی پێش ئەوەی فەرموودەکە بڵێ ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە هۆش خۆی ئەچێت کە لە هۆش خۆی ئەچێت دوای ئەوەی ئەیهێنە هۆشی خۆیەوە دەموچاوی ئەسڕێتەوە ئەیەوێ فەرموودەکە بڵێ بۆ دووەم جار کە ئەیەوێت فەرموودەکە بڵێت هەمان کات لە هۆش خۆی ئەچێت دوای ئەوەی کەوا دێتە هۆشی خۆیەوە بۆ سێیەم جار هەمان کات لە هۆش خۆی ئەچێت تۆ تەسەووری ئەوەت کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کە ئەم فەرموودەی وتووە بە ئەبوو هورەیرە ئەبوو هورەیرە لە ترسی ئەم فەرموودەیە سێ جار لە هۆش خۆی ئەچێت دوای ئەوە دێتە وەڵامەوە قسە دەکات دەڵێ من لە ماڵی پێغەمبەر بووم عەلەیهی سەڵات وەسسەلام خۆم و خۆی بووین بە تەنیا پێمی فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام سێ تاقم هەن ئاگری جەهەنەمیان پێ گەرم دەکرێت سێ تاقم هەن ئاگری جەهەنەمیان پێ گەرم دەکرێت کێن ئەو سێ تاقمە خۆشەویستان ئەم سێ تاقمە نوێژنەکەر نین زیناکەر نین عەرەقخۆر نین بەدڕەوش نین ڕیباخۆر و ڕەشوەخۆر و حەرامخۆر نین ئەم سێ تاقمە تاعەت و عیبادەتیان کردووە بەڵام بۆ ئاگری جەهەنەمیان پێ خۆشە دەکرێت بۆ ئاگری جەهەنەمیان پێگەرم دەکرێت خوای پەروەردگار پەناماندا بابین بزان کێشەکەی ئەمانە لە چین ئەبوو هورەیرە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات
زەلامێک خۆی داوە بە کوشت لە پێناوی خودا لە ڕۆژی قیامەت دەهێنرێتە پێش خودای پەروەردگار خوای پەروەردگار ناز و نعمەتەکانی پێنیشان ئەدات و پێی دەڵێ قالە فەما عەمیلتە فیها ئایا چیت لێ کرد ئەمیش دێتە وەڵامەوە و دەڵێ قال قاتلت فيك ربي حتى استشهدت قال كذبت ولكنك قاتلت لأن يقال جريء فقد قيل ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار خدای پەروەردگار کە ناز و نعمەتەکانی پێنیشان ئەدا پێی دەڵێ چیت لێی کرد دەڵێ پەروەردگار لە پێناوی تۆ خۆمدا بە کوشت سبحان الله ئەها سەیری کە نیەت خۆشەویستان چەند گرینگە دەڵێ پەروەردگار لە پێناوی تۆ من خۆمدا بە کوشت خدا پێی دەڵێ درۆت کرد کەذەبت تۆ خۆتدا بە کوشت بۆ ئەوەی پێت بڵێن پاڵەوانە بۆ ئەوەی پێت بڵێن قارەمانە بۆ ئەوەی پێت بڵێن بوێرە بۆ ئەوەی پێت بڵێن ئازایە فەقەد قیل لە دنیاشدا پێتیان وت پاداشتەکەی لە دنیا تا وەرگرت بۆیە ئەمڕۆ کە هەمووی ئەدرێ بە سەر و جۆلاتە هیچی وەرناگترێت فەرمان دەکات بە فریشتەکان کە بە دەم و چاوی ڕابکێشرێت بۆ ناو دۆزەخ خوای پەروەردگار پەناماندا ئەمە تاقمی یەکەم تۆ سەیری ئەوەت کردووە کەسێک خۆی داوە بە کوشت مادەم نیەتەکەی بۆ خوددا نەبووە خوای پەروەردگار لێی قبوڵی ناکات دووەمینی ورجل تعلم العلم وعلمه وقرأ القرآن فأوتي به كسيك فيري زانس بوا فيري علم بوا وفيري قرآن خوندن بوا وقرآن دخونيت دهنريت بو حضوري خداي پەروەردگار خواي پەروەردگار ناز و نعمەتەکانی پێنیشان ئەدات و پێی دەڵێت فما عملت فيها چیت لێی کرد ئەمیش دێتە وەڵامەوە و دەڵێ قال ربي تعلمت القرآن وعلمته وقرأت فيك القرآن قال كذبته ولكنك تعلمت العلم ليقال عالم وقرأت القرآن ليقال قارئ ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار خدای پەروەردگار کە ناز و نعمەتەکانی پێنیشان ئەدا پێی دەڵێ چیت لێ کرد دەڵێ پەروەردگار من لە پێناوی تۆ فێری زانست بووم لە پێناوی تۆ فێری قورئان بووم قورئانم ئەخوێن خدا پێی دەڵێ درۆت کرد کەذەبت بەڵام تۆ فێری علم بووی فێری زانست بووی فێری قورئان بووی بۆ ئەوەی خەڵک مەدحت کە بۆ ئەوەی خەڵک ستایشت کە بۆ ئەوەی خەڵک لەبەر تا هەسێت بۆ ئەوەی خەڵک پێت بڵێ ماشا ئەڵڵا بۆ ئەوەی خەڵک بڵێ ماشا ئەڵڵا چەند دانایە و چەند زانایە و چەند عالمە فەقەد قیل وتراش لە دنیادا پێتیان وت ئێستاکە چی تەوێت کردەوەکانت لێ قبوڵ ناکرێت فەرمان بە فریشتەکان دەکات بە دەم و چاوێ ڕای بکێشن بۆ ناو دۆزەخ پەنا بەخوای پەروەردگار سێیەم تاقم خدای پەروەردگار کەوا ئاگری جەهەنەمیان پێگەرم دەکات پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی سەڵات وەسسەلام ورجل وسع الله عليه وأعطاه من أصناف المال كله زەلامێک خۆی پەروەردگار سەروەت و سامانی پێی بەخشیوە ئەم زەلامەش دوای ئەوەی کەوا ئەهێنرێتە حضوری خوای پەروەردگار پێی دەڵێ فەما عەمیلتە فیها کە ناز و نعمەتەکانی پێنیشان ئەدا دەڵێ چیت لێ کرد دەڵێ پەروەردگار هیچ ڕێگایەکی خێر نەما کە من خێر بکەم پارەکەم هەمووی سەرف کرد لە پێناوی تۆ خدای پەروەردگار پێی دەڵێ کەذەبت درۆت کرد تۆ ماڵەکەت بەخشی لیوقالە جەواد بۆ ئەوەی پێت بڵێن ماشا ئەڵڵا چەند بەدەست خێرە چەندێ خێر و سەدەقە ئەکە بۆ ئەوەی ناوت بێنن فەقەد قیل وەوتراش لە دنیادا تۆ وەرتگر وترا ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار تاوەکو فڕێ ئەدرێتە ناو دۆزەخ بە دەم و چاوە خۆی پەروەردگار پەناماندا خۆشەویستان ئەم فەرموودەیە بۆیە مایەی ئەوەی کەوا سەحابەی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە سێ جار لە هۆش خۆی بچێت لە ترسی ئەم فەرموودەیە بۆیە
ئەم فەرموودەیە فێری ئەوەمان دەکات کە ئێمە هەر عیبادەتێکمان کرد هەر تاعەت و عیبادەتێکمان کرد با پێداچوونەوەیەکی پێ بکەین کە ئایا ئەو تاعەت و عیبادەتەی کەوا دەیکەین بۆ خودایە یاخود بۆ خۆنواندنە یاخود بۆ ڕیاءە یاخود بۆ خۆ دەرکردنە ئیخلاس خۆشەویستان زۆر گرنگە کە ئێمە هەڵگری ئەم سیفەتە بین کە ئێمە نیازمان پاککەین کە ئێمە هەڵگری سیفەتی ئیخلاس بین لە کردەوەکانمان ئیخلاس دژی ڕیاءە وەڕیا لە ڕوئیەوە هاتووە لە بینینەوە هاتووە کە بە کەسێک دەوترێت مڕائی واتە ئەمە کردەوەکەی کردووە بۆ ئەوەی خەڵک ستایشیکەن ئەی ئیخلاس یعنی چی زانایان کە پێناسەی دەکەن لوغەتەن وەکو جورجانی لە کتێبی تعریفات دەفەرمێت الإخلاص مصدر من أخلص يخلص وهي